من ناوم شادانە ماوەی یانزەمان نزیکی ساڵێک دەبێت کە لێرە دەستم بە کاری شێوەکاری کردووە نەک دەستم پێ کردووە پێشتریش هەر کارم کردووە لە خولیای مناڵیم بووە کاری شێوەکاری بەڵام لێرەیە توانیمە پەرە بە توانەکانم بم لە بواری شێوەکاریە بەگشتی ئەو تابلانەی کە منی کێشم لە هەموو لایەنێکەوەی لە سروشتە لە پۆرترێتی دەموچاو و ڕوخسارە گوڵ و گۆزە و هەموو شتێک ینی لە هەموو ڕوویەکەوە کێشەم نییە حەزم لێتی کە بەگشتی فێری ئەم کارە هونەریە جوانە ببم و ئەم بوونی شوێنێکی وا جوانیش کە مایەی جێگەی خۆشحاڵی و دەستخۆشیە کە بەڕاستی توانای گەنجان دەرەخات. خۆشێکی زۆر لە مامۆستاکەمەکە مامۆستا بەمەوە کە هاندەرێکی باش بووە بۆمان و دیارمەتیەکی زۆری یاوین. من ئەمە یەکەم پێشانگامەکە بەشداری لێ دەکەم لەم شوێنە جوانەی کە وەکو ئەبینن کە پاڵپشتیمان ئەکەن دەستیان گرتوین و زۆر سپاسیانەکەم زۆر سپاسی مامۆساکەمەکەم مناڵ پارێز کە ئێرەن سەنتەری گەنجانی دەربەندی خان بەڕاستی هەستێکی خۆشە دڵم خۆشە کە توانیمە کارەکانم لێرە نمایشکەم و جێگەی خۆشحاڵیش بووە بەلای خەڵکەوە کە کارەکەمیان بینیوە و زۆر سپاسیانەکەم. هاوڕەکانم زۆریان بەلاوە خۆش بوو ینی هەمویان پشتگیر من پاڵپشت من ماڵەوەش تا ڕادەیەک پشتگیریم لێ ئەەکەن ئەمەیە بەو شێوازە بۆ ماڵەوەی بسەلمێنم کە بۆ دەرخستنی تواناکانم بە پێشکەوتن و باشتربوون و لە کارەکەما و سەرکەوتنی زیاتر بەدەستهێنم. ئەم تابلۆیە وێنەی خانمێکە کە لەسەر قماشی کانڤاز بە بۆیی زەیتی کێشراوە بۆی ڕۆنی و هێشتا کاری تیا ماوەتەوە یەکەم بەڵام توانیمە تا ئاستێکی باش کاری تیا بکەم و ئەمە یەکەم تابلۆمە کە پۆرترێت بە ڕنگ بکێشم ئەمە یەکەم وێنەمە توانیمە ئاستێکی باش تا ڕادەیەکی باش تیایدا بەدەست بێنم بۆ کێشانی ئەم تابلۆیە و دڵنیام کە لە تابلۆکانی ترا باشتر دەبم ئەمە پەرەیەکی باشی پێ بم کە بگەمە ئاستێکی بەرزتر و باشتر لەمەی کە ئێستا هەم و بە تەئکید ئەو کاتێکی کە ئەگەمە ئەو ئاستە حەز دەکەم کە دەستی ئەوانەی کە لە تەمەنی خۆمان ئەوانەی کە حەزەکەن پەرە بە توانەکانیان بم یارمەتیان بم بگەمە ئەو ئاستی کە بتوانم ئەو شتانی کە کۆیەکەمەوە هەوڵی بۆ ئەدەمانەوە بم بۆی بیبەخشمەوە لە دواترا. پەیامی من بۆ ژنانی گەنج کە ئەوەیە کە بەڕاستی لە ماڵەوە بێنە دەرەوە ئەو توانانیان کە قەتیزیان کردووە دەری ببڕن بۆ ئەو پێویست ناکات توانەکانمان بشارینەوە بەڕاستی ئەو بەهرەیە کە هەتە ئەو خولیایی کە هەتە ئەتوانی پەرەی پێبێت و سەردانی شوێنی زۆر باش هەیە شوێنی زۆر هەیە کە یارمەتی گەنجانەدەن بەڕاستی ئەویان لە دەستی خۆتایە کە پەرە بە تواناکەت بێت و هەوڵی بۆ بدەیت بگەیتە ئاستێکی باشتر و داوام لێیانە بە تایبەتی کە سوکاریان بەڕاستی پژگیریان کەن لە پشتیان بن ئەوەش شتێکی ترە کە لە دیوێکی ترە کە ئەتوانێت دەستیان بگرێت و بیانێنێتە ڕوو خەڵک بیان بینێت توانەکانیان پەرە پێ بدەن.